تا ئێستا کێشەیەک ناتوێتە پێش سەبارەت بە موچەی مانگی 4 و مانگانی داهاتوو لەبەرەوەی کە ئەوەی کە گرنگ بێت لە ناو یاسای بودجەیە و بەڕگەی سەرەکی بابەتی موچەیە و وێرای ئەوەی کەوا تا ڕادێک نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهان هاتوۆتە خوارەوە بەڵام هەموو ئەوەی کەوا دووپاتەکرێتەوە لایەن حکوومەتەوە وەیەکەوە موچە دەستکاری ناکرێت بەی شێوەیەک و موچە دابین کراوە لە ئێستا بەپێ ئەو نرخانێکەوە هەیە ئەو داهاتانێکەوە چاڕوانەکرێت عێراق دەستی لە سای 2025 و بەنسبەت هەرێمی کوردستانی شەوانەیە بەشێکی زۆری ئەو کێشانێکەوە هەڵواسرابوون لە نێوان هەرێم و بەغدا لە ماوەی ڕابردووە چارەسەر کراوە و ئەو لیستێکە لایەن بەغداوە بەکارهێنرا بۆ مانگی 3 و مانگی 2 و پێشتریش لە ئەم ساڵە ئەچێتە وەکو بنەمایەک بەکارهێنرێ بۆ موچەی مانگەکانی داهاتوو بەشی زۆری هەیە ئەو کێشانە چارەسەر کراوە و توانین بڵین لە ئێستا ئەوەی کەوا هەبێت تێبینیە یاخود کێشەی تەکنیکیە لە سەبارەت بە لیستەکان یاخود شێوازی ئامادەکردنەکەی ڕێکارەکانی ئەنا بابەتەکە سیاسی بەپێی بڕیای دادگای فدرالی پێویستە حکوومەتی فدرال موچە و شایستی دارایی تەواوی موچەخۆران و خانشینان بنێرێ بۆ هەرێمی کوردستان بە هەموو گۆڕانکاریانەشی کەوا یاسای خانشینی دەستەبەریەکە بۆ خانشینانی هەرێمی کوردستان بۆیە ئەم بڕەپارەی کە پێویستە بنێردرێت تەواوی ئەبێ بەشی هەموو موچەخۆران